سیستمی نوێی موچە تەنها خۆپشاندان و بایکۆتکردنی دەوامی لێ نەکەوتوەتەوە، بەڵکو فەرمانبەران و کارمەندانی زۆرێک لە دەستگا هەستیار و گرنگەکان هەڕەشەی ڕاگرتن و پێشکەشی خزمەتگوزاریەکان دەکەن و مۆڵەتی 48 کاتژمێریان بۆ حکومەت دیاری کردووە. نوێنەرانی دەستە و کۆمەڵە پزیشکیەکانی شاری هەولێر دەڵێن لە ماوەی 48 کاتژمێردا ئەگەر حکومەت موچەی پزیشکان وەک خۆی خەرج نەکات، مانگرتن ڕادەگەێنن و ناچنەوە سەر کارەکانیان. سەندیکای باڵای کارمەندانی تەندروستی و بایلۆجی و کیمیاش دەڵێن ئەگەر تا ئێستا بایکۆتی چەند بەشێکیان کردبێت، ئەوە دوای 24 کاتژمێری دیکە هەڵوێستی دیکەیان دەبێت. لە ڕووی خزمەتەوە لە ڕووی بەرز ڕاگررتنی خزمەتگوزاری تەندروستی و 24 سەعاتی دەوام لەناو نەخۆشخانەکانە بە سەگ هەڵگوشین ئیتر گەشتوتە سەر ئێسقانمان ناچارین ئەگەر بێت و حکومەت نێتە سەرخەت و خواستەکانی ئێمە چینەکانی ئێمە توێژەکانی ئێمە لە ناوناوەندی تەندروستیا بەسەر نەکرێتەوانێ و پاداشتی ماندووبوونەکە ناڵێن لە 100%. ئێمە نامانەوێت وەکو ئەوان بژین، ئەمانەوە ژیانێکی ئاساییمان هەبێت و ئەرکە پیرۆزەکەی خۆمان جێبەجێ بکەین. هەر لە شاری هەولێر سەندیکای باڵای کیمیاگەرانی کوردستان هەڕەشەی مانگرتن و نەچوونەوە سەر کارەکانیان دەکەن ئەگەر حکومەت لیستی نوێی موچە چاک نەکاتەوە. تا هەتا ئێستا ئەمە هیچ هەڵوێستەکمان نەبووە، ئەمە بە خۆمان کە سەندیکا هەتا ئەو ڕۆندامانی خۆمان لە نەخۆشخانەکان خۆیان دانیزمان بگرن، ئەمە کە سەندیکا پێمان گوتن کاکە نەخێر مەیکەن هەتا وەکو ئەمە بەیاننامەمان هەیە بڵاو دەکەینەوە حکومەت ئاگادار دەکەینەوە کە جواب نەبوو ئەوجا دەست بە مانگرتنەکە بکەن، دەست بە هەڵوێستی خۆتان بکەن، بەڵام ئێستا چاوەڕە دەکەنی. جیاواز لە هەڵوێستی پزیشکان و کارمەندانی تەندروستی لە سلێمانی و هەڵەبجە فەرمانبەرانی بەڕێوەبەراتیەکانی کارەبا هەڕەشی ئەوە دەکەن کە ئەگەر تا ڕۆژی یەکشەمەی داهاتوو موچەکانیان بە تەواوی پێنەدرێت، کارەبای نیشتیمانی دەبڕن. هەر لە دژی سیستەمی نوێی موچە بەڕێوەبەری پۆلیسی گەرمیان بە NRT ڕاگەیان 20 ئەفسەری پۆلیسی گەرمیان کە 5 بەڕێوەبەری بنکەی پۆلیسیان تێدایە دەست لە کارکێشانەوەیان پێشکەش کردووە. بەرزان مەلامین NRT هەولێر.